کۆمپانیای بیانزێت ڕابردوومان شاهێدە بۆ داهاتوومان بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە نیشتەجێی بەریتانیان کە پێویستیان بە هاوکاری یاساییە لە بوارەکانی داوای پەنابەری و ڤیزەی سەردان و هاوسەرگیری و ئیشکردن و هاوکاریکردنی شوێنی نیشتەجێبوون و پڕکردنەوەی فۆرمی PIP و یونیڤێرسەڵ کریدت دەتوانن پەیوەندی بکەن بە ژمارەکانی 0930 981 9911 یاخود 0744 224 87 60 بۆ چارەسەر و بەڕێوەبردننی ئیش و کارە یاساییەکانتان لە وڵاتی بەریتانیا. کۆمپانیای بیانزێت. خۆشەویستان و بینەرانی خۆشەویست، ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت پێشکەشەکەین لە یەکێ لە کۆمپانیەکانی بەریتانیا و لە شاری لەندەنی خۆشەویست لەگەڵ دوو خانمی بەڕێزداین کە ڕاوێژکاری یاساین. دەمانەوێت ئەمڕۆ بپرسین بزانین بۆ ئەم کۆمپانیایان داناوە، بەبەست لە دانانی ئەم کۆمپانیایە و دەست بەکاربوونی ئەم دوو خانمە چییە؟ جا پێم خۆش بوو سەرەتا و یەکەمین پرسیار وە سڵاوی بەرنامەکەمان بگێنم بە خات و بەسمە. سڵاو لەبێ سەرچاو بەخێر بێن. ئەمەوێ بپرسم ناوی ئەم کۆمپانیایە چییە و بۆ ئەو ناوە؟ ئێمە ئەم کۆمپانیامان ناوناوە BNZ Legal Advice Center بە ناوی خۆم و ژیانخانەوەیە کە هەردووکمان دەستمان کردووە بەم کارە بۆی کە هاوکاری هاوڵاتیانی کورد بین لە لەندەن و لە بەریتانیا بەگشتی. پێمان خۆش بوو خەڵکانی کورد بتوانن ئەکسسیان هەبێ یاخود بتوانن یارمەتی لیگەڵ وەرگرن ئەگەر پێویستیان پێی بێ لە هەر بوارێکا بێت، بواری فامیلی بێ یان ئیمیگریشن بێت یان وێلفێر بێت، کەواتە مەسەن کەسێکە نەخۆش بێت پێداویستی ئەوەی هەبێ کە پاری زیاتر وەرگرێت لە حکوومەت یاخود خانوبەرە و زۆر شتی تریش کە توانین هاوکاریان کەین. بۆی دەستمان کرد بەم چالاکیانە و هیوادارین کوردان بتوانن سود لەم ئیشەی ئێمە وەرگرن. خات و بەسمە ئەپرسم لە دەرەوە کە هاتم بینیم بیزێدی پێوە بوو، چۆن بیرتان کردەوە لەم دوو ناوە؟ یعنی شتێکی زۆر جوان بوو بەلامەوە، دوو خانم لە لەندەنی پایتەخت کە بەڕاستی شارێکی زۆر مەشغوڵە، خەڵکەکەی بەردەوام خەریکی ئیشن. چۆن لەم مەشغەڵە تا بیرتان لەو دوو ناوە کردەوە بیرتان لەوە کردەوە ئێرە دانێن؟ یعنی بەڵێ BNZ وەکو ناوی خۆم و ژیانخانە کە ناومان ناوە لە BNZ زۆر بەی کۆمپانیاکان وا دەستیان پێ کردووە کە ناوی کەسەدارەکان بوون کردوانە بە ناوی کۆمپانیاکە، بۆیە بڕیاری ئەومان لێنا کە ناوی بنین BNZ Legal Advice Center. خۆم شخصی خۆم مێژوویەکم هەیە لەوەی کە یارمەتی کوردم ماوە لە وڵاتە، حەزم کردووە لەگەڵ ڕێکخراوە کوردیەکانە ئیشکەم و بە پێی توانای خۆم توانیمە خزمەتێک بکەم بە گەلی کوردێرە. ژیانخانیش بە هەمان شێوە کە چەند ساڵێکە پامنێری NRT و زۆر هاوکاری خەڵکانی کردووە خەڵکی کورد بە تایبەتی پەنابەرەکان، حەزمان کرد ئەم ئیشە بکەین بە یەکەوانێ و بۆیە هاوکاری زیاتری خەڵکی کوردکەین. قورس نییە دوو خانم، یعنی دوو خانم ڕێکەون هەردووچیان ئەم شوێنە بەڕێوە بەرن، قورس نییە بۆ ئێوەیە لە ئیشەکە ڕاهاتون؟ ئێمە خۆمان پێشترم ئیشەمان کردووە، من خۆم شخصی خۆم دەمێک کردومە. قورسیەکە هیچ شتێ ئاسان نییە لە ژیانە، قورسە بە تاکید، بەس ئەگەر ئینسان پاڵپشتی یەکتری بکە ینی خانم بێت ئافرەت بێ یا پیاو بێ فەرقی نییە. ئەگەر تۆ چاونە ترس بیت و دەستکەی بە ئیشێک و هەموو هەوڵ و تواناکی خۆت بکەیتە گەڕ بۆ ئیشە، ئەتوانی هیچ شتێک محاڵ نییە، توانین دەستکەی بە هەر خەونێکە بێ بە دەستی بێنیت. ئەمەش خەونی هەردووکمان بوو، تقریبان ساڵێکە بوو باسمان لێ ئەکرد و حەزمان لێ بۆ ئیشە بکەین، بە خۆشحاڵیەوە بە توانای هەردووکمان توانیمانە ئیشە بکەین. خات و بەسمە ئەپرسم فیدباکی ئەو خەڵکە چۆنە کە ڕۆژانە سەردانی ئێوە ئەکا؟ کاردانەوەیان چۆنە کە دێن دوو خانم لە ئۆفیسەکەیان و کۆمپانیایەکیاندانا و ئیشەکانیان بۆ ئەکەن؟ کاردانەوەی ئەو خەڵکە چۆنە؟ بەگشتی فیدباکی باشمان بۆیت لەبەرەوەی کە وی try our best، ینی هەتا توانین محاولاکەین کە بتوانین ئیشەکانیان بۆ جێبەجێ بکەین. لەگەڵ چەند کۆمپانیاکی گەورەی محاماتی ئیشەکەین، یەک لەوانە کاک نەجاتە و لەگەڵ تاج ئیشیش ئەەکەین، لەگەڵ چەنەها کۆمپانیای ترن کە ئیشمان بۆکەن کە ڕپیتیشنێکی باشیان هەیە کە زۆربەی کەیسەکانیان سکسسفل بووە. لەوانەیە لە
هەشتای کەیسەکانمان سکسەسفۆڵ بێت لە سا 20 هەیە کە ڕەفز وەرەگرێیان سەرکەوتو نابێ بەس ئەوە شتێکە کە نۆرمەڵە لە کاروباری یاساییە و ئێمە ئەتوانین هاوکاری و کەسانە بکەین لە بواری ترە ئەگەر هەرچێکمان پێ بکرێ بۆیان نەکەین. ئەپرسم ڕۆژە لە ڕۆژان کە بۆ نمونە کەسێک ئەم فۆرمانێکی ئێوە بۆتان پڕ کردوێتەوە ئەوە نەبوو کە بەدڵی ئەو بێ چ کاردانەوەیەکیە و یا تێگەیشتۆ زۆر ئاسایی وەریگرتووە ڕۆشتووە. پرسیاری دووەمیشم هەل لەم ئەڵلقەیە ئەوەیە بۆ نمونەوە چ گرنتیە گەیەن بە هاوڵاتیان کە دێ بۆ لای ئەوە؟ هیچ شتێک لەم وڵاتە بەڕاستی بە گەرنتی نییە. تۆ نازانی چۆن کەیسی شکەوتووە، هەر کەسە کەیسی خۆی جیاوازە. ئەگەر بێتە سەروی تەفاسیلی کەیس باسکەم ناتوانم بەڕاستی چکە من کۆنفیدەنشاڵە هەر کەسە تایبەتمەندی خۆی هەیە و کەوتۆتۆ سەر ئەگەر شتەکە شتێکی تووبی بێت ئێمە بەبێ هیچ شتێ ناکەین کە غێر یاسایی بێت بێ لەگەڵ جیپەکانیان پەیوەندی ئەەکەین بەپێی تەقریری تووبی پڕەکەینەوەنێ و بە دڵنیایە و هاوڵاتیان زۆربەی زۆریان ئیشەکانی ئێمان بەدڵک ینی فۆرمەکانیان بینیوەیان ئەزان ئیشی ئێمە چۆن دائنیشن کۆنسڵتیشنی ئێمە بە فریە خەڵک چارج ناکەین کەیان قسەمان لەگەڵەکەن و لەبەرەوە فیدباکی باشمان هەیە و ئەوە نەبووە کە ئیشی ئێمان بەدڵ نەبوو بێت. ئەپرسم لە هەندێ ڕاوێژکاری یاسایی لەو شوێنانە ژمارە تەلەفۆنێکیان هەیە بۆ نمونە خەڵک لە شارەکانی کەوت تەلەفۆنیان بۆکە بۆ ئینفۆرمیشن تا چەند بیرتان لەوە کردوتەوە ژمارەی پەیوەندی تایبەتتان هەبێ ڕۆژێدانێن لە هەفتەکەیە بڵێ لەم ڕۆژایە بۆ نمونە هەر کەسێ تەلەفۆنی کردێمە ئینفۆرمیشنی دەدەقەت چارێکێکی بە بێ بەرامبەرە دەینێ. ئێمە هەموو کاتێک ئینفۆرمیشنین بە هەموو کەس کۆنسڵتیشن ئێمە بە بەلاشە و ڕۆژێکمان دیاری نەکردو بۆ ئیشەکە بیکەین ژمارە تەلەفۆنیشمان بڵاو کردوتەوانێ هەر کاتێک بیانێت تەلەفۆنمان بۆکەن ئێمە ڕێنماییان ئەەکەین. ئێمە خۆمان بەڕاستی ڕێنمایی یاسایەکان خۆمان نایکەین لەگەڵ مەحامیە پەیوەندیەکان ئەبەستین و مەحامەکان ڕێنمایی یاساییانەکەن. جیا لە کارەکەی خۆت ڕۆژانە بۆ نمونە خانمێک کاروباری ماڵەوەکە ماڵە مناڵ بەڕێیەکە جیا لەوە تۆ دێ ئیشەکەیت ئەمە قورسێکی دروست بۆ تۆ دروست نەکردو یا بارگرانێکی بۆ تۆ دروست نەکردووە ڕۆژانەکە تۆ ئەم شتانە بکەیت شەو ئێوارەش کە ئەڕۆی تۆ بێنان و چێش حازرکەیت و ماڵ پاکەیتەوە دیسان قورسێک نییە لەسەر ژیانە؟ نەخێر لەبەرەوەی کە خۆشترین شت لای من ئەوەیە ئیشکەم و لەوەتەی هەم من ئیشەکەم هیوادارم هەموو خانمە دەستکا بە ئیشکردن بۆ خۆت باشە ینی لەو ماڵە یاریتە دەرەوە شتێکی تر ئەبینیت کە قەدری ماڵەکەش زیاتر ئەزانیت و هەڵی زیاتریشی بۆ ئەیت کە تۆیتە دەرەوانە هەدەفی تۆ ئەوەیە یەکەم یارمەتی خەڵکەی دووەم ئەوەیە کە ینی پێداویستی ماڵ و مناڵی خۆت بەدەست بێنی زۆر زۆر گرنگە هەموو کەس ئیشکە هەبووە کە بە بۆنەی کۆڤیدەوە من بەڕاستی ئیشی خۆم لە خەسخانە بوو بە بۆنەی کۆڤیدەوە تقریبان 8 مانگێک بە ئیجباری من لە ماڵ و ئیشمە کرد زۆر پێی نامرتاح بووم لەبەرەی کە ئینسان تووشی دپرێشنە بێت لە ناو چوارچێوەیە کابیت زۆر ناخۆشە بۆ نێبێتە دەرەوە خەڵک نەبینیت ینی تۆوا دروست نەکرای مرۆڤ دروست نەکرا لە ماڵێکا بێت و هیوادارم هەر کەسێک خێزاندارە ینی ئینکارەجی تەسجیحی هاوسەرەکەی کە بخوێنێت بتوانێت ئیشکات چکە بۆ سایکۆلۆجیەوە کەسە باشترێکە کە تا بتوانێت ئیشکە من کە لە ماڵەوە بملانێت زۆر دڵخۆش نەبووم کە تایانە ئیش لە ئیش دڵخۆشتر بم و ئەنەرژی زیاتریشم هەیە کاتچمەوە ماڵەوە توام زیاتر ئیشەکانیشم بکەم. قسەیەکی کوردی زۆر جوان هەیە ئەڵێ پیا و کاریان وتووە پیا و کە هەر لە ماڵەوە بێ شەڕە فرۆشێ قسەیەکی کوردی زۆر جوانە بەڵام ئافرەتیش بە هەمان شت لە ماڵەوە بێ و کاروباری ماڵەوە بکان دێجار هەندێک ئافرەدەیە بۆ نمونەوە ڕاهاتوونە ئیشکەن بەردەوام ئەو هەژمانگە تۆ چۆن بەسەرێ بر ئەو چەند ماوەیە کە کۆرۆنا بوو کۆڤید بوو چۆن بەسەرێ بست ینی چۆن ئەم ڕۆژانە و بەسەر بن خۆمان بە ئیشی هوەری و هەویر و ئەو شتانەوە خەریکە کرد خۆم و کچەکانم خۆم و دوو کچین کەوتمەوە ئیشی ڕسمم دروستە کردیان خەریکی گوڵ و گوڵزاری ناو ماڵەکەم بووم خەریکی شتی بەسیت ینی ئەو شتانی کە ڕۆژانە بە من نەکراوە لە ماڵەکە توانیم بیکەم بەس بەڕاستی ناخۆش بوو
کە شتەکان بەرەو یاسای ڕۆشتنەوە بەلای منەوە خۆشتر بوو. خاتو بەسمە جیا لە کارەکەی خۆت تۆ چەندین ساڵ کاری خۆبەخشی و کردووە لە ڕێکخراوەکان ئەمە بپرسم ئەمە چ دەستکەوتێ بوو بۆ تۆ لی پەشیمان نیت؟ من زۆر خۆشحاڵم، زۆر شتی باشم دەستکەوتووە، هەموو شتێکیش مادە نییە. لەگەڵ مناڵی کووردا ئیشمان کرد، ئێمە ڕێکخراوی ئەو کاتە چەند ڕێکخراوێکی کوردی بوون کە مەکتەبی کوردی و ئانەمان بەڕێوە برد. بۆ من بەعکسەوە خۆشحاڵەکەی من ئەوە بوو کە ئەم بینی مەسەلەن چەند سەیرانێکمان ڕێکەخست، چەند کۆبوونەوەیەکمان ڕێکەخست، چەند خێزانێکی بەڕێزمان کۆ کردەوە لەوێ خەڵک یەکتری ئەناسی، مناڵەکان زیاتر ئاشنا بوون بە کەڵچەری خۆیان، ئەوە بۆ من بای هەموو شتێ بوو. قەت ڕۆژێ لە ڕۆژان وا هەڵ نەکەوتووە بۆ نمونە تۆ مناڵەکانی خۆت ئیهمالکەی بچی کاری ڕێکخراوەیەکی یعنی ئەوە متعەو هەبێ بۆ ئیشەکەت؟ مناڵەکانم ئیهمال نەکردووە قەت لەخوا بەزیابێ، و ئیشەکەش ڕەبتی هەبوو بە مناڵەکان، بۆ مناڵەکانم لەو مەکتەبە بوون، یعنی لە هەمان کاتا مناڵەکانم خۆشحاڵە بوون دایکیان نەبینی کە دایکیان ئیشێکیە کرد، پیان خۆشە. مناڵ ئەوەی پێخۆشە کە دایکی بەسەرکەوتوی ببینێت، بەرەوە مناڵ بۆ ئیهمال نەبوو و مناڵەکان بەعکسەوە پێیان گەشەیان پێکردووە. جێ دەستخۆشیە خانمێک جیا لە کارەکەی خۆی لە ماڵەوە کاری ڕێکخراوەیی کردووە، لە هەمان کاتە مناڵەکانی خۆشی لە ناو خوێندنگەکەیە بوون، کەواتە کوروتەنی ئەڵێ بە تیرێ دوو نیشانی پێکاوە، هەم خزمەتەکە هەم مناڵەکانی خۆشی لە بوارەکە زیاتر گرنگی پێداوە. دەمەوێت بپرسم هیچ کاتێ کارتان کردو بۆ ڕفیجی یاخود پرسیاریان لە ئێوە کردووە چیتان بۆ کردو؟ خۆی بەپێی قانون هەر کەسێک لەگەڵ ئیمیگرانتێکا قسە بکایە بێوێت ئەدڤایزی ئەو کەسە بکا کە ئیشی ئیمیگرێشنی هەیە ئەبێ OISC ڕەجیستریشنی هەبێت، و ئێمە بە خۆشحاڵی و چەند محامیەکمان هەیە کە ئەتوانن ئەدڤایزی ئەو ڕفیجانە بکەن. شخصی خۆمان بەس ئیشە سەرەکیەکانیان بۆ ئەەکەین، بۆمان نییە ئەدڤایزیان بینێیان مەسەلەن زۆر ئیش هەیە کە چەند ڕێکخراوێکی تر ئەیکەن ئەوە غێرقانونیە، ئەبێت بەپێی قانون ئیشکەی لە وڵاتە و ڕێزی قانونەکانیش بگریت کە تۆ شوێنێکی یاسایی دانیت، و لەبەرەوە من شخصی خۆم ئەدڤایزی ئیمیگرنت ناکەم، ئەیەم بە محامیەکانمان ئەوانەیەکەن بۆمان نێ بەپێی یاسا، ئەگەر بشزانم شتەکە بۆم نییە ئەبێ کەسەکە OISC ڕەجیستریشنی هەبێت. خاتو بەسمە دەمەوێت بپرسم ئێوە کار لەسەر نەخۆش ئەکەن کە لە کوردستانەوە بیهێنن بۆ ئێرە و لێرەوە هاوکاری ئەو نەخۆشانەکەن کە فەندێ وەرگرن، چۆن ئەمە؟ ئەو بیرۆکەیمان چۆنی بۆ هاوکاری کەسانی نەخۆشکەین ئەوەیە کە خۆم باگراوندێکم هەیە لەگەڵ نەخۆشا زۆر ئیشم کردووە، لەبەرەی توێژەری زانستیم لە Royal Free Hospital ئیشم کردەوە و Biomedical Scientist، ینی حەزێکم تیا هەیە کە بمێ یارمەتی نەخۆش بم، و ئەو شتەش چۆن بۆمان هاو کە ئێمە ئەبینین مەسەن وڵاتانی تر وەکو قەتەر و ئیمارات و چەنەها وڵاتی ترکەیەن لێرە ئەکسسیان هەیە بۆ باشترین چارەسەر و لە هیچ وڵاتێکی تراکە دەست ناکەوێت، لەبەرەی کە لێرە بەڕاستی زۆر توێژینەوەکانیان لە ئاستێکی بەرزایە و لە وڵاتی ترا ئەو مێدیکل تریتمنتانە دەست ناکەوێت. حەزمانە کرد خەڵکی کوردیش لە کوردستان ئەکسسیان هەبێ بتوانن بێن بۆ ئێرە، لەبەرەوە بڕیارمانمە ئیش لەسەر مێدیکل ڤیزە بکەین، لەگەڵ کۆمپانیای پارەماونتا ئیش ئەکەین کە ئەوان چەند ساڵە خەڵکی قەتەری و ئەوانە ئێنن بۆ ئێرە چارەسەریانەکەن. بە خۆشحاڵی و توانیمانە لەگەڵ ئەوانە ئەو دەستکەین بەو کاروبارە، چەند نەخۆشێکیش حالیان بەڕێوەن ئێستا کە بتوانن لێرە بێن چارەسەری خۆیان کەن. یەک لەو نەخۆشیانە ئەوەیە کە لە 1 ملیۆنا 1 کەس هەیەی توانیمانە لێرە لە خەسخانەیەکە بە لە بەشی ریسێرچی ئەوانە بتوانین فری ئۆف چارج تریتمنتی ئەو کەسە بکەین، ئەوە شتێکی زۆر شانازیە بۆ ئێمە کە بتوانین ئەو ئیشانە بکەین. دەتوانم بڵێن ئێوە یەکەمین بیرۆکەی لەم بابەتەتان خستۆتە ڕوو، وەکو خۆتان خەڵکی کوردستان چۆن پەیوەندیتان پێوە بکە بۆ ئەوەی بتوانن نەخۆشەکانیان بێنن بۆ ئێرە فیزە وەرگرن هاوکار بن لەوە؟ خۆی سەرچاوەی ناسینی کۆمپانیاکەمان بە خەڵکی کورد و کوردستان ژیان خانە، ئەو زیاتر یعنی
ئیشەکانمان بڵاوکاتەوە سەرکەوتنی ئێمە بڵاوکاتەوە و ئەکسس چۆن هەبێ بۆ سرویسی ئێمە لە ڕێژیان خانەوە ئەکرێت ئەوان زۆربەی کات پەیوەندی بە ئەوەکەن و ئێمەش لە ڕێی ئەوە ژمارەکانمان دەسەکەوێت و لەگەڵیان قسەکەین و ڕفێرەڵیان بۆ ئەەکەین ئێمە بە خۆشحاڵیەوە توانیمانە لەگەڵ کۆمپانیایەک لە کوردستانە کە ئیشی ڤیزە ئەکەن ئەو پەیوەندیە دروستکەین لەگەڵ پارەماونتاو ئەم نەخۆشانە لە کوردستانەوە ئەتوانن سەردانی فەرعەکەی ئێمە بکەن لەوێ و ناونیشانیان عینە و لێرەشەوە ئەکسپتەنسیان بۆ وەرەگرین لە نەخۆشخانەکان کە ئێمە کە ئەمان ئەتوانن چارەسەریان بەو هۆی ئەوە توانن ڤیزەکە وەرگرن خاتو ژیان ئەپرسم ڕۆژانە کاروبارتان چۆنە سەعات چەندێن بۆ ئیشەکانتان چۆنە ئەوەی ڕاستی بێ ئێمە ڕۆژانە دێن بۆ ئۆفیسەکەمان دوای ئەوەی کە کۆبوونەوەیکەکەین خۆمخۆی لەسەر پلانی ڕۆژەکەمان کلانتمان هەبێ ئەیانبینین کلانتمان نەبێ دانیشین ئەو کارانەی کە پێویستە جێبەجێکەین جێبەجێ ئەەکەین چۆن بڵێ کاردانەوەی ئەم کەسانە کە دێن بۆ لاتان یاخود ئەو ڕۆژانەکە ئێوە بەردەوام لەسەر هێڵەکانی تەلەفۆن بارگرانێکی دروست نەکردو بۆ ئێوە کاتێک ئێمەم کۆمپانیاماندانا وەک خزمەتێک دامانە بەدڵنیایەوە بارگرانی هەیە ینی شێ لەم شانە سەعات 12 شەو تەلەفۆنیان کردەوە خاتمەوە پرسیارێکمان وتم با بگیان ئەمە کاتی دەوە کاتی خەوە کاتی ئەوە دەوام نییە یعنی کەسانێک هەن ڕێزی کاتەکە ناگرن بەڵام بە پێی توانە وەڵامیانەوانێ بارگرانیە بەڵام کەمە ناومان ناوە خزمەت ئەوە مەجبورین جواب ئەینەوانێ تا چەند کێشەتان لەگەڵ ئەوانەیە هەیە بۆ نمونە مۆعیدیان نییە لەگەڵ ئێوەیە بەڵام هەردێن ڕۆژانە یاخود ئێوە چیان پێڵێن بۆ ئەو کەسان وڵی هیوادارین ئەوانەی کەین بۆ لامان کە مەوعید وەربگرن پێش ئەوی بێن چونکە زۆر جار لێرە لە بەرەوەی ئۆفیسەکەمان بەو شێوازە گەورە نییە مەجبورن لە ڕەسپشۆنەکەماندان بنیشن بەس ئەگەر پەیوەندیمان پێ بکەن کاتەکانیان بۆ دیاری بکەین لەوانەیە باشتر بێ هەم بۆ کاتی خۆشیان هەم بۆ ئێمەش ئەوەی کە گرنگە بەلامەوە چیت هەیە بۆ کەسانە بۆ نمونە چیت هەیە بۆ کەسانە کە ئەیانەوێت سەردانە بکەن یانەوێت پەیوەندیتان پێوە بکەن چۆن هاوکاریانە بن چۆن لەگەڵیانە ئەبن کاتێک کە کەسێک تە پەیوەندیمان پێوە ئەکات و داوای یارمەتیەکەکە باشکرا ینی ئەبێ ئێمە لەگەڵ خۆمان ڕاستگۆ بین کە ئەگەر کارەکە بە ئێمە بکرێ ئێمە ئەیکەین ئەگەر بە ئێمە نەکرێ ئەیدێنە ئەو پارێزەرانەی کە کرێ بەسمان هەیە لەگەڵیان و بینەرانی شەوانەی کە ئەم راپۆرتەژە بینن دڵنیام لەوەی کە ئاگادارن و زۆرێکیان پەیوەندیان پێوە کردوین کە زۆرینەی کەیسەکانمانداوە بە پارێزەرەکان لەو ڕێەوە ئێمە ئەتوانین یارمەتیان بین زۆر کەسێ ئەڵێ گرانە سێرڤیزەکەتان بەڵام ئێمە پارەین بە پارێزەرەکان ئەو کارە بکەن بەڕاستی نێتی ئێمە زیاتر خزمەتەکەیە تاکو پارە پیاکردنەکە ئەبێ ئەوە نەش ئینسان پیا بکە تاکو ئۆفیسەکە بدرێت یا پێداویستی ئۆفیسەکەش کۆڤەر بکە بەڵام ئەو ئیشەی ئێمەشەیکەین دڵیان لە هیچ شوێنێکی کە ناکرێت دەستان خۆش بێ دەمەوێت بڵێم لە هەر شوێنێ ژن هەبێ ئاوەدانی هەیە لە هەر شوێنێکیش هەر خاتوونێک دەستی بر بۆ کارێک دەستی بر بۆ هەر ئیشێک دەبێ پڕاوپڕ و پڕ بە پێستی خۆی بیکات و دەشمەوێ لێرە سپاسی خات و بەسمە و خات و ژیان بکەم کە بەڕاستی کۆمپانیاکەیان کۆمپانیایەکی ناوازە و تایبەت و خەڵکانێکی زۆر زۆریش لێرن ڕازین بە ئومێدی ئەوەی کە ئیشەڵا نەخۆشمان نەبێ هیچ کەس داواکاری نەخۆش پێشکەش نەکا ومێدەوارم و ئەوانەی کە نەخۆشیشان هەیە پەیوەندیکەن بەم کۆمپانیایە بە زووترین کات کاروبارەکانتان بۆ جێبەجێەکەن و ئێوەش دەگەنە ئەو شوێنەی کە چارەسەر وەربگرن پەیام و ڕێز و خۆشەویستی گۆڤ ئەحمەد قبوڵ فەرمونون سپاس بۆ هاوکاری خۆشەویستم شەموز نادر لە بەرنامەیەکی تری تایبەت تا بەجێتان هێڵین تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ